بۆ دنیا هەوڵاشت و چالاکە تێپەڕێ ڕاکە بەملا بەولایەت ئەیبینم من خەڵگە ناسم بەخوا فرکانێکێتی بەسەر ئەم جادە و بان و پێنج وێنەیە هەر مەپرسە ماشەڵڵا کەس نایگرێتەوە دەی بۆ نوێژەکە ئەیلەوە خۆ لە ماڵەوەی سیارەکەی لە ماڵەوەی ئێ بۆ نایە بۆ نوێژەکە وڵای ئەمەیان بخوا ناتوام هیلاک ئەی بۆ بم بەیانیە زووە حتا ئێوارە درەنگ وەختی فرکان توویەتوەچی بۆ پارەوە ئەوانە ئەی بۆچی بۆ سەر زەرعاتەکەت ئەی بۆچی بۆ سەر دوکانەکەت بەس بۆ نوێژە عیبادەتەکەی خاو خلیچک خوا بمان پارێزێ خوا لەوانەمان نەگێڕێکە لە قەبرەکەی پێیان ئەڵێن بەڕاستی بۆ دنیا چست و چالاک بووی خێرا بووی پەلە بووی بەڵام بەڕاستی بۆ عیبادەتی خوا خاو خلیچک بووی ئەو ناوچاوتە بێنە با چاکوشێکی بیاکێشم خوا بمان پارێزێ زۆر خەتەرە ئەوانە بۆیە خێرا خۆتان تونکەنەوە بۆ عیبادەت بۆ زیکری خوا بۆ پەیوەندی خۆت و خوا خۆتون کەرەوە بۆ ئەوە دنیا هەرەیە بەخوا هەموویەت ئەم شەومە باسی خەڵکێکمانە کرد کە کار و کاسبیەکە یەک دەفتەرە بە بەرتیل یەک دەفتەر ئێوتم باشم کابرا دەفتەرێ با بە بەرتیل ئەبێت چەنی هەبێ وانە ئەبێت چەنی هەبێ یخۆ لەوچە 50 تری هەبێ یا 100 تری هەر هەیە تۆ 100,000 پێ نەبێ هەزارەی بە مناڵەکە و بۆ نمونە هەزاری بە کەسێکە نایناسی بە فەقیرێ 100 دیارە لە گیرفانە هەیە یا 50 دێ کابرا دەفتەرێ یا بە بەرتیل ێ وەڵامە دیارە هەر زۆری هەیە ئەش لە وڵا ئیشوکار نییە و چی و هەرەوەی کە هاتە بیخۆ بەرتیل بۆی برا لعنەتی لێکراوە باسی ئەوانەکە یعنی لە دنیا هەمومان دەوڵەمەنین برا واللهی بە ئایەتی خوا بە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم تا نەمری یا بە معنایەکی تر هەتا ڕزقەکە و تەواو نەکەی نامری و هەمووی پەیاکەی ڕزقەکەت بە کار و کاسبی بەڵام بە حەڵاڵ نەک بە حەرام هیچ پەلەیەکت نەبێ خوانی بڕێ هەمومانەمانە بەڵام قیامەت مهمە قیامەت مهمە ئەسڵەن خوای گەورە باسی دنیای هەر نەکردووە و لە کۆتاییە تێگەی لە ئەخیر کۆتاییەکانی تەمەنت ئەگەر گەیشتین ئەو کاتە تێگەین ئەم شتانەی کە ئێمە شەڕی لەسەرەکەین هەموو شتی هامیشی و شتی لاوەکین هیچ نەبوون شەڕمان لەسەر باڵەمێشولە کردووە هیچ شتێک نییە بەڵام ئەوەی کە بۆ خوامان پێش خستووە ئەوە ئیسفادەی لەکەین بەڵام ئەو کاتە گەر نەمان کردبێ ئەسەفی بۆڵە کێشین ئەگەر کردبێتیشمان خوا سپاس بۆ تۆ لێمان وەرگرە ئاواڵی خوای گەورە لەوانەمان بگێڕێ